وەک خۆی هەمیشەیی خۆی و هاوشێوەی ساڵانی ڕابردوو حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بڕیاری داوە موچەی 2 مانگی کۆتای ئەم ساڵیش پاشەکەوت بکات. لە کۆتایی مانگی 11 داین و دوایین موچە کە موچەخۆرانی هەرێم وەریان گرتووە موچەی مانگی 9 بووە. تا ئێساش چارەنووسی موچەی مانگی 10 دیار نییە. هۆکارەکەشی بۆ کەم و کورتی لیستەکانی موچە و ناکۆکی هەولێر و بەغدا لەو بارەوە دەگەڕێتەوە. ئەمە جگە لە دیار نەبوونی داهاتی نەوت و بەشێک لە داهاتی ناوخۆ و ناڕوونی داهاتی هەرێم بەگشتی. سەرچاوەیەکی ئاگادار بۆ کەناڵی پەیام ئاشکرای کرد. وەزارەت و فەرمانگەکانی هەرێم لەلایەن بەڕێوەبەرایەتی گەنجینەکانی سەر بە وەزارەتی داراییەوە ئاگادار کراونەتەوە کە وەکو پاشەکەوت مامەڵە لەگەڵ موچەی مانگەکانی 11 و 12 ئەم ساڵ بکەن و ڕێکار بۆ مەبەستە بگرنەبەر. ئەو سەرچاوەیە تایبەت بە پەیاموتیشی داواکاریەکە و شێوەی ساڵانی ڕابردوو بە نووسراوە ڕاستەی فەرمانگەکان نەکراوە بەڵکو گەنجینەکان بە پەیوەندی تەلەفۆنی و بەدەمی داواکاریەکەیان بە فەرمانگەکان گەیاندووە. بەهۆی ئەوەی لە کۆتایی ساڵدایە و دەبێت چارەنووسی موچە نەدراوەکان یەکلا بکاتەوە وەزارەتی دارایی هەرێم هاو شێوەی ساڵی ڕابردوو گشتاندنێک بۆ سەرجەم وەزارەت و فەرمانگەکان دەردەکات کە پێویستە ئەو 2 موچەیە بە قەیدی ژمێریاری تۆمار بکرێت کە بەمانەی موچە شایسە نەدراوەکان دێت و لە واقعدا بە پاشەکەوت. بەپێی زانیاریە تایبەتەکانی پەیام وەزارەتی دارایی هەرێم هەوڵەکانی لە بەغدا چڕ کردوتەوە بۆ دامینکردنی موچەی مانگی 10 بەڵام هێشتا بەغدا بەوەش ڕازی نەبووە. ئەمە جگە لەوەی کە ئامادە نییە 2 موچەی کۆتایی ئەم ساڵ هەر بنێرێت. سەرچاوە تایبەتەکە بە پەیامی ڕاگەیان وەزارەتی دارایی هەرێم بەنیازە بە پارەی بەغدا و داهاتی ناوخۆی هەرێم لە مانگی 12دا موچەی مانگی 10 دابەش بکات. دواتر موچەی مانگەکانی 11 و 12 دەبێت بە پاشەکەوت و دەچێتە سەر موچەی مانگی ساڵی داهاتوو. پاشەکەوتی موچە و دەستبردن بۆ قوتی موچەخۆران لە خووە دیارەکانی بەرپرسانی پارتی و یەکێتیە لە ساڵی 2015ەوە تا ساڵی 2024 حکومەتی ماوە بەسەرچوو 34 مانگ موچەی بە پاشەکەوت کراوی دابەش کردووە. 15 موچەی بە تەواوی خواردووە. 10 مانگیش موچە بە لێبڕدراوی دراوە. بەم هۆیەشەوە 26 تریلیۆن دیناری موچەخۆران کەوتۆتە لای ئەم دەسەڵاتدارانە. بەڵام ئەو پێشهاتانەی کە ڕوویداوە پێشتریش سۆرا عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند عێراق بە هەرێمی ڕاگەیاندووە پارەی موچە لە بەشە بودجەی هەرێم تەواو بوو ئەوەی ماوە پارەی وەبەرێنانە. هەرێمیش داوای کردووە کە لە پارەی وەبەرێنان موچە خەرج بکرێت بەڵام عێراق ڕازی نەبووە گواستنەوە بکات. وتیشی هۆکاری سەرەکی کێشەی موچە کەم و کورتیە لە لیستەکانی موچە و پابەند نەبوونی هەرێمە بەڕادەستکردنی داهاتەکانی ناوخۆ. فەوتانی موچەی 2 مانگی دیکە لە ساڵی 2024دا هاو شێوەی ساڵانی ڕابردوو دەبێتە پەڵەیەکی ڕەشی دیکە بە نەوچەوانی دەسەڵاتدارانی هەرێمە و مەڵۆیەکی دیکە بۆ خەرمانی ستەمەکانیان زیاد دەکات.